دوای تیرۆرکردنی عەلی خامنەئی لە بۆردومانی ئەمریکا و قەوارەی زایۆنیدا تاران نەیهێشتە بوو تۆزی هێرشەکان بنیشێتەوە و هەرزوو موجتەبا خامنەئی وەک ڕێبەری نوێی کۆماری ئیسلامی دیاری کرد. دیاریکردنی موجتەبا خامنەئی کوڕی دووەمی عەلی خامنەئی لە کاتێکی چارەنووسسازدایە و کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی جیاوازی لێکەوتەوە کە تێیدا دۆستانی ئێران پشتیوانیان دەربڕی و نەیارانیش هەڕەشەکانیان تونتر کردەوە. لە سەراستی ناوخۆیی و سیاسی، دیاریکردنی موجتەبا خامنەئی وەک هەوڵێک بۆ ڕێگریکردن لە هەرەسێنانی سیستمی سیاسی وڵاتەکە بینرا. مەسعود پزیشکیان سەرۆکۆمار و عەباس عێراقچی وەزیری دەرەوە بە ئاشکرا ئەم هەنگاوەیان بە گەرەنتی پاراستنی یەکپارچەیی و سەروەری خاکی ئێران ناوبرد. هێزە چەکدارەکان و دامەزراوە ئەمنی و سەربازیەکانیش کە قسەی کۆتایی لە ئێراندا دەکەن بە خێرایی بەیعەتیان بە ڕێبەری نوێدا و ڕایان گەیاند کە تا دوایین دڵۆپی خوێن گوێڕایاڵی فەرمانەکانی خامنەیی دووەم دەبن. ئەمەش پەیامێک بوو بۆ نیشاندانی یەکڕیزی باڵە سەربازیەکان لە نێوەندی ئەم قەیرانە گەورەیەدا. لە دەرەوەی سنوورەکانی ئێران هاوپەیمانەکانی تاران لەبەرەی بەرەنگاری پێشوازیان لەم بڕیارە کرد. گروپە چەکدارەکانی عێراق وەک بەدر و عەسایب هەروەها حوسیەکانی یەمەن ئەم هەڵبژاردنیان بە سەرکەوتنێکی نوێ و گورزێکی کوشندە بۆ دوژمنانیان دانا کە نیشانەی بەردەوامی هەمان سیاسەت و ڕێبازی پێشووی کۆماری ئیسلامیە. زلهێزەکانی ڕۆژهەڵاتیش هەڵوێستی ڕوونیان هەبوو. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا پشتیوانی ڕوونی مۆسکۆی بۆ سەرکردایەتیە نوێیەکەی تاران ڕاگەیاند. لە هەمان کاتدا چین دیاریکردنی ڕێبەری نوێی بە پرسێکی ناوخۆیی و دەستوری ئێران دانا، بەڵام دژایەتیشی بۆ هەر هەوڵێک بۆ بە ئامانجگرتنی دەربڕی. لە بەرامبەردا هەڵوێستی ئەمریکا و قەوارەی زایۆنی هێندەی دیکە توند بووەوە. هەڕەشەکانی تەلئەبیب بۆ کوشتنی جێگرەوەی خامنەی و لێدوانەکەی دۆناڵد ترامپ کە ڕایگەیاند موجتەبا خامنەی زۆر نامێنێتەوە ئەگەر ڕەزامەندی ئەوی لەسەر نەبێت. لەلایەن ئێرانیەکانەوە بە دەستدرێژی ڕوون بۆ سەر ئیرادە و دەستوری وڵاتێکی خاوەن سەروەری ناوهێنرا. لەوبارەیەوە وتەبێژی حکوومەتی ئێران دەڵێت دیاریکردنی ڕێبەری نوێ هاوکێشەکانی دوژمنی شێواند و دووبارە یەکڕیزی و هاوسۆزی بۆ وڵات گێڕایەوە. ڕاشی گەیاند لێدوانی ئەمریکی و ئیسرائیلەکان لەبارەی ئەوەی کێ سەرکردایەتی ئێران بکات پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە. دیاریکردنی ڕێبەری نوێ دۆخی جەنگی هێور نەکردووەتەوە. پەیامی ئەوەشی بە جیهاندا کە ئێران دەتوانێت سەرکردایەتی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوەی جەنگ جێگیر بکات و مل بۆ فشارەکانی ترەمپ و ناتانیاهۆ نادات. لە بەرامبەردا زمانی فڕۆکە و بۆمب و موشک و کەشتی و درۆنی ئەمریکا و ئیسرائیلیش دەڵێن ململانیەکان بەم نزیکانە کۆتاییان نایەت.